بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ فراکسیۆنەکانی دەسەڵات و نەوەی نوێ کۆبەوە هەرچەندە وا بڕیاربەرێک لە فراکسیۆنەکانی نەوەی نوێ و گۆڕانیش بایکۆتی داژنەکەی سەرۆکایەتی پەرلەمان بکەن بەڵام لە کۆتاساتەکان پەشیمان بنەوە و بەشداریان لە کۆبوونەوەکەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرد هەرێک لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و یەکگرتووش بایکۆتی کۆبوونەوەکەیان کرد ئامانجی سەرکی کۆبوونەوەکە ئاساییکردنەوەی ئەو دۆخەی پەرلەمان بوو کە پێیدا تێدەپەڕێت هەروە باز لە پرسی دەستور و مەسەلەی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان کراوە لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وردەکاری کۆبوونەوەکە و هۆکاری بایکۆتی بەشێک لە فراکسیۆنەکان دەکەین لەگەڵ مامێ لا چەند ڕۆژی ڕابردوو سەرۆکی پەرلەمانی کوردستان بڕیاری دا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دانیشتنێکی تایبەت لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان ئەنجام بدات بە ئامانجی گفتوگۆکردن دەربارەی کاراکردنی کۆمیسیۆن و باسکردن لە یاسای هەڵبژاردن و نووسینەوەی پرۆژەی دەستور پێشتر فراکسیۆنەکانی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و نەوەی نوێ و سربەخۆکان هەماهەنگیان هەبوو تاوەکو ئەم کۆبوونەوەی بایکۆت بکەن بەڵام بەشێکیان بەشداری کۆبنەوەکەیان کرد ڕووپاگ ئەحمەد پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش دەڵێت تاکو کە شەهۆی نێو پەرلەمان ئاسایی نەبێتەوە ئەوە نەپرسی دەستور و نە هیچ پرسێکی تر یەکلا ناکرێتەوە و لا دوو کۆبنەوەی پەرلەمان ئەوەشمان بینیوە تا جەوی ناو پەرلەمان هادە نەبێتەوە دەستێ سەرۆکایەتی پەرلەمان بە قانونی و پەیڕەوی مامەڵە نەکە ئەوە پێم وایە نەپرسی دەستور نەپرسی کۆمیسیۆن نە یاسای هەڵبژاردنەکان یەکلا ناکرێتەوە لەم جەوەی ناو پەرلەمان لەو کۆبنەوەی ڕابردوو بینیمان جەوی پەرلەمان چۆن بوو چکە بەڕاستی ئێمە تێبینیمان لەسەر هەمووی هەیە ئێمە پێمان وایە دەبێ یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە ئێمە پێمان وایە دەبێ هەرێمی کوردستان دەستوری خۆی هەبێ ئێمە ئەگەر دەستوری خۆی هەبێ بە مەرجێک ئەگەر ئەو پرەنسیپانی بۆ دەستور دادەندرێ لێدان بێ لە بەرژەوەندی دەسەڵاتیش ئێوان قبوڵیان نییە کە قبوڵیان نەبێ هیچ یەکلا نابێتەوە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان کە لە کۆبوونەوەی پێشووی پەرلەمان بێڕێزی بەرامبەر پەرلەمانتارێکی کرا بڕیار بوو بەشداری لەم کۆبوونەوەی نەکات تاکو ئەو پەرلەمانتارە داوای لێبوردن دەکات فراکسیۆنی نەوەی نوێش کە سەرۆکی فراکسیۆنەکەی لە دانیشتەکانی پەرلەمان بێبەش کراوە بەڵام هەردوو فراکسیۆن بەشداریان لە کۆبوونەوەکەدا کرد لە ڕاستیدا ئێمە ڕێکەوتنمان ئەوە بۆ کە بایکۆت بکەین تا ئەو کاتی 53 ئەندامی پەرلەمان واژۆی کردووە کە نەوەکو فراکسیۆنۆک و ئەندامانی پەرلەمان کە تاوەکو ئەو کاتەی ئەو پەرلەمانتارە بە ڕێزی پارتی دیموکراتی کوردستان داوای لێبوردنەکە بۆیە ئێمە التیزاممان بەو بۆچوونەی خۆمانەوە کردووە و لە دانیشتنەکانی پەرلەمان بە هاوبەشی بۆچوونەکانمان گەڵاڵە ئەکەین تەنیا ئەمە کۆبوونەوەی فراکسیۆنەکان بۆ بەرمەبنای ئەو ڕێکەوتنە نەبوو کە هەمان بوو ئێمە هیچ ڕێکەوتنێکی نووسراومان لەگەڵ هیچ لایەنێک نەبووە ئێمە قسەمان کردووە ڕەنگە هەندێک بۆچوونمان لە یەکتریش ئێمە قسەمان کردووە شەویش قسەمان کردووە شەویش من خۆم قسەم لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو کردووە وەکو وتم هۆکاری ئەوە ئێمە خۆمان ئێمە هێزێکی مەدەنین و هێزێکین باوەڕمان بە خەباتی پەرلەمانی هەیە ئەو شوێنێکەوە بڕیار ئێمە خەباتی خۆمانی تێدا بکەین ناو پەرلەمانی کوردستانەوە ئەوەی کە گرنگە ئێمە دەست پێشخەریمان هەبوو لە چەند ڕۆژی ڕابردوو وتومانە ئەو دەست پێشخەریێمە ئەو بەرنامە استراتیژیە کە دامان ناوە کە داوماتە لایەنەکان یەک لە خاڵەکانی ئەو بە کە دەبێ هەڵبژاردن بکرێت کە دەبێ کۆمیسیۆن سەربەخۆ بکرێت لا سەرەتای ڕێکەوتنی ئەو سێلایەنە سیاسی کە کابینەی نوێمیان پێکێناوە بڕیار بووکار لەسەر پرسی دەستور بکەن و کۆمیسیۆنیش بخەنە سەر ڕێڕەوی خۆی ئەم کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لە کاتێکدا دێتکەوە کەمتر لە ساڵێکی ماوە تاکو ئەم خولەی پەرلەمان کۆتایی بێت بە بڕوای چاودێرانیش بێت ئەم هەنگاوە تەنیا بۆ کات کوشتنە فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش جەخت دەکاتەوە کە دەبێت کۆبنەوەکانی پەرلەمان بۆ پرسە هەنووکەیەکانی پەیوەست بە ژیانی خەڵکو و چارەسەری قەیرانەکان بن جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزان بەدیری ئیسماعیل ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە سوودی سەرکی هەروە لە هەولێرەوە بەڕێز لوقمان وەردی جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی ما کردو سپاس بۆ بەڕێزیشتە بەدری خانمە خێرمێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە بۆچی وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بایکۆتی کۆبوونەوەکەی ئەمڕۆی سەرۆکایەتی پەرلەمانتان کرد لەگەڵ فراکسیۆنەکان هۆکارەکەی چی بوو؟ بەناوی خۆی بەخشندە میێرەبان سڵاو و حرمەت و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان و سڵاو بۆ برای بەڕێزم کار لوقمان سەبارەت بە بەشداری نەکردنی ئێمە لە کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکان
ئێمە دوای ئەنجامدانی کۆبوونەوەی فراکسیۆن بڕیارماندا بە کۆی دەنگ کە بەشداری کۆبوونەوەکە نەکەین لەبەر چەند هۆکارێک طبعاً پێش هەموو شتێک ئێمە بە ئیمزای 54 پەرلەمانتار داوای ئیجراعاتمان کردبوو کە بارودۆخی پەرلەمان ئەو دامەزراوەیە کە بێ ئەرزش کراوە ئەو هەموو سوکایەتی کە لە کۆبوونەوەی ڕابردوودا ڕوبەڕووی فراکسیۆن بە تایبەتی ئۆپۆزیسیۆنەکان بۆیەوە و بە ئام هەر لە ناو هەموو فراکسیۆنەکانە چۆنەڵی گرژێکی زۆر نامەنتیقی خەریکا بێتە دیاردە لە ناو پەرلەمانی کوردستاندا سەری هەڵدا بۆیە ئێمە لەوەوە یەکەم هەڵوێستمانەوە بوو کە وەڵامی ئیمزای 54 ئەندام پەرلەمانە درای ئەوە خۆی جێگەی نیگەرانی 54 پەرلەمانتار لە پێشووتر داواتان کردو کە ئەو پەرلەمانتاری کە زنێویدا لێکۆڵینەوەی لەگەڵا بکرێ و بارودۆخی داوا لێبوردن کە بارودۆخی پەرلەمان ئاسایی بکرێت بارودۆخی پەرلەمان ئاسایی بکرێتەوە لەگەڵ هەموو ئەوانەی ترا تقریباً بە پاکێجێک داوامان کرد بەڵام چەند چۆنەڵەی گرفتێکی تر هەبوو کە وەکو زمان بڕین و هەڕەشەکردن و هەڵکوتانە سەر بەشی لایەنی ئۆپۆزیسیۆن و هەموو ئەوانە هەبوو قوڕگرتنی پەرلەمانتار قوڕگرتن و هەموو ئەوانە بۆی ئێمە داوای ئاساییکردنەوە و چۆنڵی پاراستنی ئەو دامەزراوە شکۆی دامەزراوە شکۆی پەرلەمانتارن شکۆی ئەو میلەتی کە ئێمە نوێنەری ئەو خەڵکەین بەداخۆ وەڵام نەدرێنەوە یەکێکی تر لەو خاڵانەی کە ئێمە بڕیارماندا بایکۆتی تێدا بکەین دەستی سەرۆکایەتی بەرنامەیەکی کاردانانی کە ڕاستی لەگەڵ ئازاری خەڵک لەگەڵ معاناتی خەڵک لەگەڵ داواکارەکانی خەڵک لەگەڵ گرفتەکان و سەرهەڵدانی قەیرانە لە یەک لە دوایەکەکانی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستانە سەر هەڵدا هیچ یەکێک لەوانە چۆنەڵی ئەوەکەوەی کێمەدامان کردووە هیچ یەکێک لە بەرنامەی کار دەست و سەرۆکاتی ئەوانەیەک لا ناکاتەوە بۆ ئێمەش ناتوانین وەکو پێویست ئەدای کاری خۆمان بکەین کە بەو شێوەیە کە بەرنامەی کارێمە کە داوایەت بکەین لە بەرژەوەندی خەڵکانیە بۆ نمونە ئێستا لەم دوایانەدا سەیرەکەی کێمە چەند جاریا داشمانداوە لەسەر ئەم گرفتەیەک لە دوایەکانی کە لە شەقامدا ڕوئەدات لەو قەیرانێک لە دوایەکانی کە لە شەقامدا ڕوئەدات پێش هەموو ئەوانە کە ئێستا کە بە گشتێگە دیراسە بکەی نازانم چەند 100,000 گەنج ئەگەر هەڵە نەبم تا ئێستا بەکۆی گشتی پێچێتە 700,000 ئەوانە ڕۆیشت بێ ئەگەر هەڵە نەبم با ڕقەمەکە بە هەڵە نەڕوە ئێمە پێش هەموو ئەم سەرهەڵدانی ئەم گرفتانە داوای کۆبوونەوەیەکی گشتیمان کرد بە یادداشتێکی ئیمزای چەند پەرلەمانتارێک کە ژماری یاساییان زیاتر بوو لە چۆنەڵێەوەی کە پێویست بوو کە گرفتی کۆچی بە لێشاوی گەنجان چارەسەر بکرێ لە ئەم چوارچێوەیەدا هەر ئەوەنە وتمان حکومەت یەک ڕێگەڕۆن بدا بە گەنجەکان بەس ئەوەنە هیوایەکیان پێبخشێت دەرگای هیوان بۆ بکاتەوە دامەزراندن بکاتەوە دەرچوانی زانگۆ و پەیمانگە هەلیکاریان پێبخشێ و پرۆژەمان هەبوو ئێمە و فراکسیۆن کە چۆنەڵی بەرنامەمان هەبوو کە هەلیکار بڕخسینین بۆ گەنجان و لەگەڵ ئەوەدا سەیری ئەو هەموو گرفتانی کە ڕۆژانەیەک لە دوایەک ڕوئەدا ئێمە هەموو یەک لە دوای یادداشتماندات و سەرۆکاتی پەرلەمان و جەختمان کردو داوامان کردو کۆبوونەوە لەسەر پرسی خەڵک لەسەر کێشەی خەڵک لەسەر داواکاریەکان لەسەر ئەو قەیرانی کە ڕووبڕەوە مامۆستانی وانە بێش ئەوە بۆ نمونە گرێبەستانی فەرمانبەرانی گرێبەست ئەوە سێ یەکەمەکان یەک لە ینی چەند من لە حەڤەی حەوتەوە یادداشت و پرسیارم ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە کە بۆ نمونە دەرچوانی پزیشکانی ددان کە وەجبەی 2016 تا ئێستاوە چەند جاراتون سەر شەقام و مەسیریان نادیارە مامۆستایانی وانە بێش و گرفتی خوێنکارانی شاتە سەر خۆشبەختانەکە بەس ئێستا بۆ بایکۆتەکە بۆی ڕوون بێ یەکەم ئێوە کە بایکۆتتان کرد وەڵامی و 54 پەرلەمانتار نەدرا بۆ کە داواتان کرد ئیجرات بکرێ و دۆخی پەرلەمان ئاسایی بکرێتەوە بەرنامەی کار ئەو بابەتەنە کە تایبەتن بە ژیانی خەڵک ناخرێنە بەرنامەی کارەوە چی هۆکارێک ترە بوو کە بەشداری تر نەکردوە ئێمە هۆکار زۆر بوون کە طبعاً بۆ ئەو هەڵوێستماوەگر کە چۆنەڵی بایکۆتی کۆبوونەوەکەنی ئەو پرسانی کە گوایە لە کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتیە دانراوە کە بۆ نمونە پرسی دەستورە یا کۆمسیۆنە یا یاسای هەڵبژاردنە ئەمە تەنها چۆنەڵی بۆ ڕازاندنەوەی بابەتی وەکو مانشێتێک وا بوو کۆبوونە
کۆبوونەوەکە ڕاستە بۆ نمونە تەنها پێچێ بۆ دەم تاقیکردنەوەیەک و ڕاوردنیەک و تەشکیلکردنی هەندێک لیژنەندێک بڕیاری جزئی تیادا بدرێ بەڵام ئێمە ئەمانزانی کە ئەو شتە ئەفزەل لێ دەدرێ بۆ شتە بەڵام ها ئەبوایە لە بەرنامەی کارە کە لە بەرنامەی کارە بخرایەتە ڕوو بەس بۆ ئەوەی ها 4 پەرلەمانتار کە ئیمزای کردو ئەزانێ ئەم گرفتە گەورەیە ئەمە چۆنەڵی خەریکە دەبێتە دیاردە لە ناو هۆڵی پەرلەمانە بە گرنگ و زەڕور مازانی کەمە بنە بڕ بکرێت گرنگترینیشیان ئەوەیە کە ئێمە وەکو فراکسیۆنەکانمان بە بەردەوامی یاداشمان ئاراستە کردو ئەو کۆبوونەوانەی کە ئەکرێ بەرنامەی کاری کۆبوونەوەکانی پەرلەمان با بۆ پرسی خەڵک بێ بۆ کێشەی خەڵک بێ بۆ داواکاریەکانی خەڵک و شەقام و قەیرانەیەک لە دوایەکەکان بێ بەداخەوە مادەم سەرۆکاتی پەرلەمان بێباکە لە ئاز گرفت و کێشە و داواکاریەکانی خەڵک بۆ ئێمە ئەم کۆبوونەوە بەشداریمان نەکرد و بە زەڕۆرمان نەزانی بەژاری بکەین. سەبارەت بە وابڕیاربووکاریەک لە نەوەی نوێ و گۆڕانیش بەشداری نەکەن بۆچی ئەوان بەشداریان کە پێشتر وابڕێر و بێکەوە بەشداری نەکەن وایە؟ طبعا ئێمە وەکولانی ئۆپۆزیسیۆن ڕاست ئێمە بەگشتێگە باز لە دامەزراوەکەیکن بابەتی بەشداری کردو بەشداری نەکردن ئەمار کەسێک ئازادە لەو بوارەدا بەڵام ئۆپۆزیسیۆن زۆر گرنگە بە مانجێکەوە عنی پەرد نەبێ یەکدەنگ بێ ئێمە هەڵوێستی خۆمان کە نواند و هەڵوێستەکەمان گەیاندە پایان و هەڵوێستیشمان وەرگر لەسەر ئەو ئیجراعاتانە و لەسەر ئەو بێباکی و لەسەر ئەو وەڵام نەدانەوەیە ئێمە لە یەکەم دقەوە کە دەستمان کرۆ بە کۆبوونەوە لەسەر خەتبووین لەگەڵ لایانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ برایانی یەکگرت و لەگەڵنەوەی نوێ لەگەڵ گۆڕانیش کە لە دەسەڵاتن لەگەڵ سربەخۆکانیش بە بەردەوامی لەسەر خەتبوون و کە کۆبوونەوەکەمان پێش ئەنجامدانی کۆبوونەوەکە دوای ئەنجامدانی کۆبوونەوەکەش بڕیاردانی کۆتاییشمان پێوتن ئەوان هەمویان لەگەڵمانە کۆدەنگ بن لە پێشە تۆزێک چۆنەڵی متەڕەدید بوون و خۆیان نەگلانە کردەوە لە ئەخیرا کە ئێمە بڕیاری کۆتاییمانە سربەخۆکانیش و گۆڕانیش و نەوەی نوێش برادران یەکگرتوشە لەگەڵ ئێمە یەکسەروانش بڕیاریاندا کە بەشداری نەکەن بەڵام بەداخەوە هەتاوەکو چۆنەڵی نیوەی شەو لەگەڵ برادرانی گۆڕانە هەر لەسەر خەت بووین ئەوان تا تقریبا لە دوای وازام 11 شەوە بڕیاریان کە بەشداری کۆبوونەوە بکەن ئەنی ئەو کاتە لەگەڵ ئێمە هاودەنگ بوون کە ئێمە هەڵوێستەکەمان بەشێکی لەبەر ئەوان بوو دەبوو ئەوانیش هەڵوێستیان پەرلەمانتەرەکەیان زیاتر بێرەزی بەرامبەرکرابەوەی چۆن بەشداریان بووە هەڵوێستیان نەبووە بەڵام بەداخەوان لە کۆتاییدا هەرچەنە بۆکو ئەژڵێم ئازادن لە بەشداریکردن دەکردنا بەڵام ئەوان لە چۆنەڵێ لە نیوەی شەوا بڕیاریانە نەوەی نوێ قەراریدا بە هیچ شێوەیەک بەشداری کۆبوونەوەکە نەکا بەڵام لە بەیانیدا بایکۆتەکەی شکاند و بەشداری کۆبوونەوەکەی کرد. باشە ئێوەیان ئاگادار نەکردەوە کە هەردووە فراکسیۆنە بەشداری دەکەنەوە؟ ئێمە کاتێک پێمانزانی تەوان کە بەشداری کۆبوونەوەکەیان کردەوە عنی پێچێکم تا زۆرە گێکێک یادوانی ئەندامانی فراکسیۆن ئاگادار بن بەس بەگشتی ئێمە ئاگادار بووین ئاگادار ئێمە بڕیاری خۆماندا بوو لێشی پەشیمانین و بڕیارەکەمان زۆر لە جێگەی خۆی. باش سەبارەت بە هەڵبژاردن بازەوە دەکرێت کە پرسی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانیش داوتوێ کراوە وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لەگەڵەوەدان کاڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت کە دەوێت پێش 6 ساڵی داهاتوو هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت لەگەڵەوەدا هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا بکرێت و کۆمیسیۆنیش کارا بکرێتەوە. ئێمە هەمیشە جەختمان لەوە کردوێتەوە مادام یاسا 4 ساڵی داناوە بابەتەکە یاساییە و 4 ساڵی کە ئەم خۆ لە 4 ساڵی خۆی تاواکردتەنانە دیمە داوامان کردو لەبەر ناکارایی بوون و ئەدای حکومڕانی حکومەت و ئەم کابینێنێ حکومەتە بەردەوام جەختمان کردووە بە هەڵبژاردننی پێشوەختە بکرێ داوای پێشوەختیشمان کردووە ئێستاش لەگەڵەوە داین هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ و تەواوی ژێمە مصڕی لەسەر ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ و وەکاراکردنەوەی کۆمیسیۆنیش ئێمە دەگەڕێمەوە کاک لوقمان سوپاس بۆ بەشداری بەڕێزیشت سەبارەت بە ناوڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆ هەندێک زانیاریمان پێ بدەی ئەسڵی کۆبوونەوەکە بۆ چی بوو و چی تێدا تاوتوێ کراوە لە کۆبوونەوەی بەشێک لە سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان. بەڵێ بەنای خۆی گەورە و میهرەبان سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی عزیزی پێم بێگومان ئەمڕۆ کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان بوو لە ڕاستیدا ئامانجی کۆبوونەوەکە بۆ گفتوگۆکردن بوو لەسەر دۆزینەوەی دەرچەیەک بۆ ئەو گرفتەی کە لە دوادانیشتنی هەفتەی ڕابردوو لە پەرلەمانی کوردستاندا ڕوویدا کە سەرنجام ئێمە 7 فراکسیۆنی
پەرلەمانی بایکۆتی دانیشتنەکەمان کرد و دواتریش یاداشتێک بە واژۆی 54 ئەندامی پەرلەمان ئاراستەی دەستە سەرۆکایەتی کرا کە خۆی لە 4 خاڵدا بینیەوە. دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەرپرسیارەتی خرا ئەستۆ بۆ ئەوەی کە شکۆی پەرلەمان و پەرلەمانتاران بپارێزێ، پەرلەمان وەکو دامەزراوەیەکی گرنگی خەڵکی کوردستانە بە شکۆی بپارێزرێ و دوو ئەو پەرلەمانتاری پارتی کە ئەو قسانەی کە کردی لە ناو هۆڵی پەرلەمان و لە سۆشیال میدیا بڵاو بۆ جۆرێک ڕایگشتی لەسەر دروست بوو داوای لێبوردن بکات و سێم لە دانیشتنی داهاتووی پەرلەمان ئەم مەسەلەیە چارەسەر بکرێت. چوارەمیش کۆتایی بەو دۆخە بێکە هەر پەرلەمانتارێک ڕخنەی لە حیزبێکی سیاسی گرت زاهیرە و دیاردەی پەلاماردانی پەرلەمانتاران لەسەر ڕخنەگرتن، یعنی بەڕاستی دیاردەیەکی ناشرین و نامۆیە بە پەرلەمانی کوردستان و بە ئەزموونی حکومڕانی بە ئەزموونی پەرلەمانی کوردستانیش لە ساڵانی ڕابردوو. لەسەر ئەم پرسە ئێمە ئەم یاداشتەماندا ئەسلی کۆبوونەوەکە بۆ ئەوە بوو، بەڵام لە پەنا ئەوەشدا بابەتی دەستوری هەرێمی کوردستان و کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و هەروها هەمواری یاسای هەڵبژاردنیش یان تێڕوانینی لایەنە سیاسەکان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردنیش بابەتی کۆبوونەوەکە بوون، بەڵام ئەسلی مەبەستی کۆبوونەوەکە بۆ دۆزینەوەی دەرچەیەک بوو بۆ ئەو دۆخە. بەڵێ سەبارەت بۆی بەڵێ سەبارەت کە دەڵێ ئەسلی کۆبوونەوەکە بۆ دۆزینەوەی ڕێگە چارێک بۆ ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمانی کوردستان ئێستا بڕیاردراوە ئاسایی بکرێتەوە یاخود وەڵامی ئەو 54 پەرلەمانتارە دەدرێتەوە کە پێشتر داوایان کرد بۆ پەرلەمانتارە داوای لێبوردن بکە و بڵین شتی وا دووبارە نەبێتەوە. جۆرێک لێک گەیشتن و لێک حاڵیبوون هەبووە لە نێوان فراکسیۆنەکان بۆ ئەوی لە دانیشتنی داهاتووی پەرلەمانی کوردستان ئەم حاڵەتە چارەسەر بکرێت. بۆی ئێمە ڕێیمان وا بوو تۆ باسی لە خوشتی عزیزم بە درێخانت پرسی سەبارەت بە بایکۆتی بەشێک لە فراکسیۆنەکان بە تایبەت فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی و پەرلەمانتارانی سربەخۆ کە بایکۆتی دانیشتنەکەیان کرد. لە ڕاستیدا ئێمە لەگەڵەوە نەبووین کە بایکۆتی دانیشتنی کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان بکرێت، چونکە ئەم دانیشتنە فرسەتێکی باش بوو بۆ ئەوی ئێمە یاداشتێکمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان لە بەرامبەر ئەو یاداشتێکە ئێمە دابوومانە سەرۆکایەتی پەرلەمان هەفتەیە جەلسەی دانانا بەڵکو دانیشتنی سەرۆکی فراکسیۆنەکانی دانا بۆ ئەوەی کە بتوانرێ چارەسەرێکی ئەم دۆخە بدۆزرێتەوە. بۆیە ئەمە پێمان باش بوو کە بەشداری دانیشتنەکە بکەین و لەوێ قسەی جددی خۆمان کرد سەرنجامەکەش هەروە دەرچوو بۆ ئەوی بتوانین دانیشتنەکانی داهاتووی پەرلەمان با بڵین پەرلەمان دانیشتنەکانی خۆی درێژە پێ بدا و کۆمەڵێک پرسی گرنگ هەیە بە کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان و هەیەوە پێشتر قسەمان لەسەر کردەوە یا داشمان ئاراستە کردووە پێویستە پەرلەمان لەسەری بوەستی، چونکە لە ڕاستیدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاویان لەوەیە کە پەرلەمانی کوردستان شەڕی کێشە و خزمەتگوزاریەکانیان بکان، نەک شەڕ لەسەر حیزبە سیاسیەکان و لەسەر قسەی یەکتر لە ناو هۆڵی پەرلەمان. واتە مامۆستایەکی وانە بێژ فەرمانبەرێکی گرێبەست هاوڵاتیەکی بێ ئیش سەیەکەمەکانی زانکۆ و هاوڵاتیە کە کێشەی ژیان و گوزەران و بێکاری هەیە، هاوڵاتیە کە کێشەی سوتەمەنی هەیە، بنزین گرانە، دۆخی بازار خراپە، دۆخی ڤایرۆسی کۆڕۆنە تەنجی بە هاوڵاتیان هەڵچینەوە. ئەم هاوڵاتیە چاوەڕێ ئەوە ناکە کە ئێمە لەسەر ناوهێنانی حیزبە سیاسیەکان شەڕ و ململانەی و ئاژاوە بکەین لە ناو پەرلەمانی کوردستان، سەرنجام پەرلەمانی کوردستان و دانیشتەکانی پێپەک بخرێ، بەڵکو هاوڵاتیان چاویان لەوەیە کە ئێمە پەرلەمان و پەرلەمان هۆڵی پەرلەمان بکەینە سەکۆی داکۆچکردن لە مافەکانیان و خستنەڕووی کێشەکانیان و فشارکردن لەسەر حکوومەت و دام و دەستگاکانی بۆ ئەوی خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئەو دۆخانە چارەسەر بکە. لەسەرم بنەمایە ئێمە بەشداریمان کرد، بێگومان فراکسیۆنی نەوەی نوێ فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنی ئازادیش بەشداریان کرد و سەرنجام جۆرێک لێک تێگەیشتنێک دروست بووە کە لە داهانیشتنی داهاتووی پەرلەمانی کوردستان ئەم پرسە چارەسەر بکرێ و سنوورێک بۆ ئەو زاهیرە و دیاردەیە دابنین کە لە ڕاستیشدا زیاتر لەلایەن فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و ئەم دیاردەیە بەدیکراکە لە چەند دانیشتنی ڕابردوودا ژمارەیەک پەرلەمانتار لەسەر قسە ڕەخنەگرتن و ناوهێنانی حیزبەکەیان پەلاماری پەرلەمانتارانی تریانەدا کە ئەمە بە زاهیرە و دیاردەیەکی تەندروست نازانین لەسەر ئەم پرسەش ئێمە ڕای خۆمان نەشاردۆتەوە چ لە ناو هۆڵی پەرلەمان چ بایکۆتکردن و نیگەرانی دەربڕین چ ئەمڕۆژ لە کۆبوونەوەی سەرۆکایەتی سەرۆکی فراکسیۆنەکان
ئەم پرسە بە جددی مناقەشەی لەسەر کراوە بۆ ئێمە بتوانین پەرلەمانی کوردستان دانیشتەکانی داهاتووی درێژە پێ بدە و ئەو پرسانەی تریش کە باس کراوە پرسی دەستور و پرسی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان کە ئێستا ماوەی یاساییان بەسەر چووە و پرسی هەمواری یاسای هەڵبژاردن و تێڕوانینی هێزە سیاسیەکان لەسەر یاسای هەڵبژاردن ئێمە لە بۆ هەڵبژاردننی داهاتوو بە هەمان یاساکە بچینەوە ناو هەڵبژاردن یانەم یاسایە بە پێ هەلومەرجی ئێستا و بە پێ و ئەزمونەی کە خۆمان بینی و ئەو تەجروبەی بینیمانە پێویستی بە هەموارکردن هەیە ئەمە 2 هەفتە مۆڵەت دراوەتە فراکسیۆنەکان بۆ ئەوی دید و تێڕوانینی حیزبەکانیان بینن زارشتر سەرۆکایەتی فراکسیۆنەکان کۆبوونەوە ئەکا لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی لەسەر ئەم پرسە بوەستن. باشە بەس کاگوڵمان دواتشی گەرم و لای بەر ئێستا بۆ کۆبوونەوەی داهاتووی پەرلەمان کەی بەرەورەتی و پەرلەمانتارش وا بڕیارە داوای لێبوردن بکات؟ ئەم پرسە چارەسەرەکرێ بێگومان لە دانیشتنی داهاتووی پەرلەمان ئەم پرسە عیلاجەکرێت چارەسەرەکرێت لەسەر با بڵین شێوازێک ڕێگایەک ڕێکەوتن سەرۆکی فراکسیۆنەکان کە تەسەوڕەکەم لە دانیشتنی داهاتوودا ئەم پرسە چارەسەر بەپێی ئەو یاداشتەی کە فراکسیۆنە جیاوازەکان پێشکەشیان کردووە بێگومان بەپێی ئەو ڕێکارە چارەسەر بەڵێ دەگەڕێم وڵات کاگوڵمان بەدریخان سەبارەت بە هەڵبژاردن بەڕستان وتان ئێوە لەگەڵەوەدان جگە لە هەڵبژاردنەکاتی هەڵبژاردننی پێشوەختەش بەرەوە بچێت وە کۆمیسیۆنەکەش بڵین کارا بکرێت و چکێسە بڵند ساڵێک و دەمانگە کۆمیسیۆنی ئێستی هەڵبژاردنەکانی هێرێم ماوە یاسایی بەسەر چووە بڵین 2 کۆمیسیاریشیان هەر لە کۆمیسیۆن نەماون پێ دوایە لایەنەکان لەسەرەوە دەگەن بەڕێکەوتن ئێمە وەک فراکسیۆن لەگەڵەوە داین کە کۆمیسیۆن کارا بکرێتەوە دوجاریش ئێمە فراکسیۆن سەردانی بەڕێسەرۆکی پەرلەمانمان کردووە ئەو پرسەمان خستۆتە ڕوو ئێمە وتومانە جەنابەت وەک سەرۆکی ئەم دامەزراوەیە ئەرزەلێت بە جەنابتەکە ئەتوانی ئەو پرسە بروژێنی و کۆمیسیۆن کارا بکرێتەوە کۆمسیارەکان چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان هەچەند ئێستا ئەمڕۆ لە کۆبوونەوەکە خراوەتە بەرباس باسمان لەوە کرد هەرچیەکت کردو هەوڵ بدەی کۆمیسیۆن لەم خولەدا کارا بکرێتەوە بەڵام سەرۆکی پەرلەمان تەمان حەزەکە ئەو بابەتە ئەو گرفتە چارەسەر بکرێت ڕاستە بۆ نمونە کۆمیسیۆن باسی بێلایەن بوون و سربەخۆبوونی لێکرێ بەڵام لە کۆتاییدا کە سەیری کۆمیسیارەکانەکەی و کە پێگاتەکەیەکەی هەر لە هەڵەنجراوی هەرێکان حیزبێکە وەنیە لایەنێکە بەڵام خۆی خودی کارەکەی خودی ئیشەکەی کاتێک ئەنجامیەدا بێ کاری سربەخۆی بێلایانی بێ بۆیە بەڕای ئێمە پێدەچێت لە خوێندنەوەی ئێمە پێدەچێت کارەکردنەوەی کۆمیسیۆن تەسەور ناکەم وێ دەکەیت کە کارا بکرێتەوە تەسەور ناکەم لەم قۆناغەیە لایەنەکان ڕێ بکەون ئەمڕۆ لە کۆبوونەوەکەدا ژماری کۆمیسیارەکان پشتیلایەنەکان لەسەر ژماری کۆمیسیارەکان لەسەر ئەوەی ئەمڕۆ هەر دیارە لە کۆبوونەوەکە داوای ئێمە بەرگێمان کەوتووە لە هەوڵی ئەوەدان لە بۆ منە 11 کورسیەوە بکرێ بە 9 کورسی و هەندێک لەم بابەتانە کاتێک کە بۆ منە کورسیەکان کەمەکرێتەوە پێچێ لایەنێک لە لایەنەکان زەرمەند بێ بۆیە لەم حاڵەتە تێکگیرانێک دروست دەبێ و ئەوە معلومەکەی تر ناگەنە ڕێکەوتن بۆیە پێچە کارابوونەوەی پەرلەمان وە بەڕای من دەستوریش پێچێ لەم کاتەدا پێچێ سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان بێوێ لەم خولەی خۆیدا دەستور بنووسرێتەوە و دەستکەوتێکی باشە بۆ خولەی پەرلەمانە دەیوت لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بخرێتە ڕاپرسیەوە ئەوەندە کارێکی ئاسانە نووسینەوەی دەستور چووکە پێشتریش چەند جارێک لیژنە بێکاتوە و پرۆژەکە نووسراوەتەوە بەڵام دواتر لیژنەکە هەڵوەشاوەتەوە پرۆژەکە شەر هەڵوەشاوەتەوە نووسینەوەی دەستور معلومی جەنابتەوەتە لە 2015 شاوە لیژنەیەکی چەند کەسی بۆ پێکات 20 کەسی بۆ گەر هەڵە نەبم ئەوە چەند وازام 75 بڕگە زیاتریان ئامادە کرد ئەوەی چەند هەنگاوێکی بڕی دەست نووسینەوەی دەستورەوە ئەمڕۆ بۆ نمونە هەرەوە لە بەرنامی کاری سەرۆکاتیەکە هەرەوەنە دەم تاقیکراتەوە و خراوەتە بەرباس بڕیار دراوەکەیتر لیژنەیەکی چۆنەڵی پەیوەندیدار و ئەکادیم و معەنی بۆ پێک بێنرێ لە فراکسیۆنە جیاوازەکان دوای ڕەشنووسێکە نووسنەوە دوای ڕەشنووسەکە هێنە پەرلەمان دوای دەنگدان دوای گەڕانەی بۆ سەرۆکی هەرێم دوای ڕاپرسی پێکردن و کۆمەڵێک شتی چۆنەڵی زۆر حساس و گرنگی پێویستە ئەگەر لەم خولەدا کەیسا بۆ نمونە لە قۆناغێکدا باسی هەڵبژاردننی پێشوەختە و باسی هەڵبژاردن لە کاتی خۆیدا کرێت چەند پرۆژە یاسای گرنگی ژێستا کە خوێندنەوەی یەکەم و دۆمیان بۆ کراوە پرۆژە یاسا هەیە بۆ نمونێستا پرۆژە یاسای خاوەن پێداویستی تایبەت کە گەڕێنراوەتەوە وەزیر زۆر جەختەکە لەم خولەدا بە زووترین کات لەسەر 2 بڕگە گەڕێن
گەڕاندراوە تەوانە و دوێنێش یەک دوو ڕێکخراویانە هاتوون سەردانی لیژنەی مافی مرۆڤیان کردووە کە داوای هەندێک حقوقەکەن هەر سێ ڕێکخراوەکەی خاوەن پێداویستی تایبەت کەمەندامان لەسەر خەتن کە هەندێک گرفتەیە چارەسەر بکرێتەوەتە لەم خولەدا هەندێک پڕۆژه یاسای گرنگ هەیە ئەم سێ پرسە هەستیارەش کە ئەمڕۆ لە کۆبوونەوەی سەرۆکایەتی فراکسیۆنەکان سەرۆکاتی پەرلەمان عەفو لە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان ئەنجام درراوە ئەم سێ پرسەش هەستیارە گرنگە پێویستی بە کاتی زۆر و کۆمەڵێک بەرنامە ڕێژی زۆریەوێ بەڵام من تەمە ناکەم کە لەم خۆلی پەرلەماندا دەسەر بنووسێتەوە دەستکەوتێک دەبێن ئینشاءڵڵا کارێکی قورسە کارێکی قورسە بەتەکید ئەو ڕێکارانێک دەگەڕێم وڵات کاک لوقمان سەبارەت بەو دۆخی کە پەرلەمان پێدا تێپەڕێ ڕێخن لە سەرۆکایەتی پەرلەمان دەگیرێ لە ناویشاندا سەرۆکی پەرلەمان کە لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە دەڵێن وەکو پێویست شکۆی پەرلەمانی نەپاراستوو بە تایبەت لە ماوەڵەکن لەگەڵ ئەم گرژیانەی دوایی و ئەو جنێودان و سوکایەتیانەی کە ناو پەرلەمانی کوردستان ئایا ڕۆڵی خۆی هەستاوە یاخود ئێوەش گلەیتان هەیە لە ڕۆڵەکەی؟ ئەگەر بە ویژدانەوە سیر بکەین سەرۆکی پەرلەمان توانویەتی جۆرێک بە دەوری خۆی هەڵبستێت بەڵام خۆتان نەزانن بڕیار لە بەپێی پەڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیار لەسەر ئەدا واتە بڕیارەکە بە زۆرینەی دەنگەکرێ بەداخەوە تەشکیلەی پەرلەمانی ئەم جارەوەیە دوو کەسیان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە دەستەی سەرۆکایەتی چونکە لە ڕاستیدا پێکهاتەکان ئەتوانم بڵێم لە ئەندامانی پارتی زیاتر وەلایەن بۆ پارتی هەیەەوە ئیلتیزامیان زیاترە تەنانەت ئەو ڕۆژەی کە ئەو حاڵەتە نائاساییە لە ناو پەرلەمانی کوردستان دروست بوو بڕوان پێ بکە بەشێک لە نوێنەری پێکهاتەکان زۆر زۆر لە ئەندامانی فراکسیۆنی پارتی تونتر بوون لەسەر ئەم دۆخە بۆیە لە دەستەی سەرۆکایەتی توانم بڵێم دوو کەسیان پارتین کە جێگر و سەرۆکی سکرتێر و جێگری سەرۆکی پەرلەمانە سەرۆکی پەرلەمان بەتەنهایە بۆی بڕیارەکان کاتێک کە خرێتە دەنگدان بە زۆرینە ئەبێتە دوو بە بۆ توانم بڵێن بە شێوازێک لە شێوازەکان سەرۆکی پەرلەمان بۆ بڕیاردان دەستکراوە نییە بە جۆرێک ئەو پەیڕەوە ناوخۆی پەرلەمان زۆرێک سەرۆکی پەرلەمانی کۆتوبەند کردووە بۆیە ئەوەی کە پەیوەندیدارە بە دەسەڵاتەکانی خۆی ینی هەوڵی دایە و ئێمە ئەکید پشتیوانی لە بەڕێ سەرۆکی پەرلەمانەکەین بەڵام ئەگەر لە ئێمەمانان بپرسی بڵێ ئێوە لە ماوەی ئەو 3 ساڵی ڕابردوودا لە پەرلەمانی کوردستانن ڕەنگە لە ئاستی تموحی ئێمەدا نەمانتوانی بێ بە کۆی گشتیشمان لە ئاستی تموحی خۆماندا وەکو پێویستە بە ئەرکەکانی خۆمان هەڵبستین ئەویش پەیوەندیدارە بەو دۆخەی کە لە ناو پەرلەمانی کوردستان دروست بووە لە ڕاستیدا 11 کورسی کۆتا لە ناو پەرلەمانی کوردستان هەیە وێڕای ئەوەی کە ئێمە بڕوای تەواومان بە مافی پێکاتەکان هەیە وە لە ڕووی ئاینی وە لە ڕووی نەتەوایەتی و پێویستە ئەم مافەیان زیاتر گەشەی پێ بدرێ پەرەی پێ بدرێ نەکۆت و بند بکرێن بەڵام بەداخەوە 11 کورسی کۆتا لە ململانێ سیاسیەکانی ناو پەرلەماندا بە جۆرێک لە جۆرەکان ڕاستە و خۆ ئەبنە تەڕاف وە بەکاردێن ئێمە تەمەنا ئەکەین ئەگەر بۆ تەنها جارێکیش بێت کورسی کۆتا و پێکاتەکان بە تەنها جارێکیش بێ و جارێک لانی کەم وشەی نا بەکاربێنن بەرامبەر بە فراکسیۆنی پارتیش بەڵام بەداخەوە لە ئەندامانی فراکسیۆنی پارتی دڵسۆزتر و ملتەزیمترن کاتێک گرفت و کێشەیەک دێتە پێش بۆیە ئەمە خۆی لە خۆیدا کێشەی دروست کردووە من پێم وایە ئەم حاڵەتە هەڵە بووە کە ئێمە سکرتێری پەرلەمان حەق بوو فراکسیۆنی گۆڕان وەری بگرێ بە حکومەوەی فراکسیۆنی سێمە کە لەو فراکسیۆنانێک کە ئێمە بەشدارین بەیەکەوە حکومەتمان پێکەناوە کەچی سکرتێری پەرلەمان دراوەتە پێکاتەی تورکمان ئەمە بۆ دراوەتەی جۆرێک هاوسەنجی ڕاگرێ بەڵام بەداخەوە ئەوان تەڕەفن لە ململانەکاندا بۆیە ئەو ڕەخنەی کە جەنابەت یان پەرلەمانتارانی تر لە سەرۆکی پەرلەمان ئەگرن بەوەی کە سەرۆکی پەرلەمان ڕەنگە با بڵێن ئەوەی کە لە ئاستی تموعی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن نەبێت سەبەبەکە ئەوە نییە سەرۆکی پەرلەمان خوانەکە نیەتی نەبێ باڵانسەکە ڕابگرێ یان با بڵێن بە جۆرەك لە جۆرەکان حەز و ئارەزووی نە بەم پەیوەندی بە حەز و ئارەزووی سەرۆکی پەرلەمان و نییە کۆت و بەند کراوە لە چوارچێوەی ئەو پەیڕەوە ناوخۆیی پەرلەمان کە هەیە ئەویش بۆیە کە بڕیارەکان دەستەی سەرۆکایەتیدا و بڕیارەکانیش بە دەنگدان و زۆرینەیە زۆرینەش ئەوەیە کە دوو بە یەکە وێ ڕای ئەوەی کە ئێمە شەزانین زۆرینەی ناو پەرلەمانیش کە پێکاتەکان زۆرینەیان بۆ فراکسیۆنی پارتی تەواو کردووە کۆ ئەمە وای کردووە جۆرێک ئەتوانم بڵێن پەرلەمانی کوردستان کۆت و بەند بکرێت بۆیە ئێمە کاتێککە لە بەرنامەیەکی وادا قسە و باس لەسەر هەڵبژاردنەکانی داهاتوو ئەەکەین هەموو هێزە سیاسیەکان من پێم وایە لەگەڵەوەی نەکە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە
ئایا هەڵبژاردن بە هەمان میکانزمی جاران بکرێ؟ ئایا تۆ 11 کورسی پێکاتەکانت هەیە کە ئەمە پێم وایە بەر لەوەی ئێمە غەدریان لێ بکەینیان پارتی غەدریان لێ بکەن پێم وایە پێکاتەکان خۆشیان غەدر لە خۆیانەکەن چکە ئەمانە نوێنەرایەتی پێکاتە ڕەسەنەکان ناکەن. نوێنەرایەتی پێکاتی ڕەسەنەوەیە جۆرێک تەوازن لە ناو پەرلەماندا ڕابگرێ نەک ببێتە تەرەف لە ململانەکانی ناو پەرلەمان. بۆیە ئێمە لەگەڵ ئەوەی نەبەڵێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ، بەڵام ئەم یاسایی کە ئێمە هەڵبژاردننی پێەکەین پێویستی بە پێداچوونەوە هەیە و من پێم وایە بۆ ئەمە بەستەش هێزەکانی ناو پەرلەمان فراکسیۆنە جیاوازەکانی ناو پەرلەمان لە جیاتی ئێمە بیر لەوە بکەینەوە لەسەر مووقیفێک لە مووقیفەکان بایکۆت بکەین، ئەبێ بین بەشداری کۆبوونەوەکانی بکەین و شەڕی هەمواری یاسای هەڵبژاردن بکەین بە شێوازێک کە ئەم یاسا هەڵبژاردنەی تازە هەموارەکەین زامنی مافی پێکاتەکان بێ، زامنی زیاتر چەسپاندنی بنەما دیموکراسیەکان بێ و ئەو دۆخەی کە وای لێ کردووە پێکاتەکان لە ململانە سیاسیەکان بەکاربێن ئەمەش دوور بخەینەوە. بۆیە ئەمانە ئەو پرسانن کە ئەبێ هەموو لایەکمان هەماهەنگ و هاوکار بین بۆی بتوانین ئەنجومەنی کۆمیساران ئەگەر هێزێک لە هێزە سیاسیەکان بیەوێ کورسیەکانی پەرلەمان بکاتە بنەما بۆ دابشکردنەوەی جارێکی تری ئەنجومەنی کۆمیساران من پێم وایە ئەمە هەڵەیەکی گەورەیە ناکرێ فراکسیۆنەکان و هێزەکانی پستنە ژێرباری ئەوە بەڵێ لەگەڵەوەینا ئەنجومەنی کۆمیساران کارا بکرێتەوە، بەڵام ئەو هێزە سیاسیانەی کە لە ناو پەرلەمان کورسی پەرلەمانیان هەیە و فراکسیۆنیان ئەبێ نوێنەریان لە کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆ هەڵبژاردنەکان بێ بۆەوەی زامنی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکە کاتێک هەڵبژاردنێکی پاک و پێگەرد بکە بێگومان هەمویان بێکەوە دەرەنجامەکە پەسەند دەکەن. بۆی ئەوە بەلای ئێمەوە گرنگە سەبارەت بە دەستور ڕەهەندێکی نیشتیمانی. بەڵێ ناوبڕێکم هەیە دواتر دەگەرم وڵات کاروخمان بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕێنە وڵات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست بەدری خامکردن وڵای بەڕێز سەبارەت بە دەستور ئەی پێشتر فراکسیۆنەکان تێبینەکانی خۆیان نەدابوو بە سەرۆکایەتی پەرلەمان لەسەر دەستور بۆچی ئەمە دووبارە دەکرێتەوەی و تێبینتانسی بڵێن سەرامادەکردنی لەسەر نووسینەوەی. طبعا منیش پێم سێرە هەر یەکەمان بۆ نمونە هەموو لایەنە سیاسیەکان کاتێک کە کۆبوونەوەی بە هەمان شێوە کۆبوونەوەیکی سەرۆک فراکسیۆنەکان ئەنجام درا لەسەر نووسینەوەی دەستور هەریەکە و بۆ نمونە لانی خۆی ڕاستپارد و ئێمە تێبینیەکانی خۆمان گەڕاندەوە بۆ سەرۆکایەتی بەستر دیارە پێچێم جارە شەرداوای تێبینی بکرێتەوە. ئێمە داوای سێ خاڵمان کرد بوو کاتێک کە تێبینەکانی خۆمان گەڕاندەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان ئەوەی کێمە زۆر جەختمان لێ کردوتەوە سەبارەت بە دەستوری نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان جەختکردنەوە بە پێگەی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوە چۆنڵی ئەفزەلێتی تەواوکەوە خاڵی سەرەکی ئەمەوە بۆ بنەمانە گۆڕەکانی ئیسلام و ناوهێنانی بە جوانی و هەموو ئەوانە و بە هیچ شێوەیەکێکی تر لە خاڵەکان یاسایەک دەنەچێ پێچەوانەی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت. یەکێکی تر لە خاڵەکان سیستمی حکومڕانی سیستمێکی پەرلەمانی بێ، یەکێکی تر لە خاڵەکان ماف و ئازادیەکان لە هەرێمی کوردستانە بەرقەرار بێت. ئەم چەند خاڵەمان ئێمە ڕاستی سەرۆکایەتی سەبارەت بە هەر کۆبنەوەکانی پەرلەمان و ئادای سەرۆکایەتی مەسەرنجی بەڕەش بزانم گوێم لە لێدوانێکی سەرۆکی جێگی سەرۆکی پەرلەمانیش بدەی و هەندێکیان فەوزا دەنێنەوە کەمە بەسی ئۆپۆزیسیۆن بوو لە ناو پەرلەمان هەوڵ دەدەن کۆبنەوەکانی پەرلەمان پەک بخرێت. ئەوە هەیە ئێوە بتانەوەی فەوزا بنێنەوە؟ تاوان کۆبوونەوەی پەرلەمان بەبەر چاوی کامێرا و بە چاوڕاوی گشتیەوە ئەنجامەدرێ. دیارە کێ ئاشوو بنێتەوە، کێ ئێوێ کۆبوونەوەکانی پەرلەمان تێک بدە، کێ ئەوێ بەڕاستی حامی حکومەتە بڵێن ئەوەنی ئەوە خۆی لە خۆیدا بە عەلەنی دیارە. من وەکو فراکسیۆنەکەی خۆم ئەمەوێ بڵم تاکە فراکسیۆنین لە چوارچێوەی ڕێز ئیحترام پاراستنی شکۆ هەموو ئەوانە بەس ئەوەنە یەک بەڵگە بدەم بەدەستەوە یەکێک لە ئەندامانی فراکسیۆنی ئێمە هۆکار بوو بێ بۆ ئەوەی کە بۆن منە ئاشوبمان نابێتەوە دەست پێشخەر بۆ بین کۆبنەوەکانمان پەکخست بێ لە هەندێک حاڵەتە بۆن پەکخستن جاری وایە ضرورە دو ئەخوازێ بۆ نمونە ئێمە کاتێک پرۆژە یاسای چاکسازیە نووسرایەوە 3 ڕۆژ شەڕمان کرد لەسەر ئەوەی کەمترینی خانەنشینی بۆ فەرمانبەران و هێزیێمنی و پێشمەرگەوە تا دوایی لە 500,000 کەمتر نەبێ. دەی تۆ چۆن خۆت ئەگری کە 3 ڕۆژ هاوارت کردو دوایی دەنگت نەیە کاتێکە ئەم
ڕگەیە جێگیر نەکرێ لە ناو پرۆژەی چاکسازیدا بۆ نمونە تۆ بەرنامەی کارێک دەتێ پێشەوە کاتەوەی بۆ نمونە گرفتی شەقام داواکاری هاوڵاتیان قەیرانەکان حەل بکەی بەڵام لە بەرنامەی کاردانی و یا نقطە نیزامیەکانە دووەرناگیریە بۆ نمونە تەوێ بەرنامەی کار گۆڕانکاری بەسەرابێ و ئەفزەلیت بدرێ بە ئەو گرفتە چۆنەڵی ضرورە گرنگەی کە لە شەقامدا داواکاری خەڵکە کە چەند ڕۆژێک حەڤە ڕۆژ مامۆستانی وانە بێژ لەسەر شەقام بوون ئەی ئێمە نوێنەری ئەوانی نابێ بۆ نمونە ئەفزەلیت بدرێ بە ئەو گرفتە و شتێکی تری لاوەکی باز نەکرێ بۆ نمونە مامۆستایانی گرێ بەس ئەوە الحەمدلله و گرفتەکان چارەسەر فەرمانبەرانی گرێ بەس خوێندکارەکە دەرچوانی زانکۆپەی مانگاوە سێ یەکەمەکان هەموو ئەمانە گرفتن جاری وایە ضرورە دو ئەخوازێ بێتە دەنگ کە هاتیە دەنگ وەکو برای بەڕزم کاک لوقمان باسی کرد لانی بەرامبەر بە تایبەتی بەرادرانی پارتی دیموکرات تەقبول ناکەن نابی حکومەت بێنی هێڵی سوورە ڕەخنە لە دەستی سۆرەکاتیەگری هێڵی سوورە ڕەخنە لە بەرنامەی کارەگری هێڵی سوورە لای ئەوان ڕەخنە لە ئەدای کاری حکومەت و حکمڕانی و ئەم کابینێنەوەی بەگشتی ئەگری هێڵی سوورە ئەنی ئەوان خەڵکە لە ناو پەرلەمان و تەبێژی حکومەت و حامی حکومەت بێت بە بەرچاوی ڕایگشتیەوە دیارە ینی بۆی ئاڵێم ئێمە لە هۆڵی پەرلەمانە هیچ کاتێک هەوڵی ئەوە نادەین بۆ نمونە ئامانجێکمان هەبێ کە لە هۆڵی پەرلەمان بمانێ بیگەێنینە پایان پەکی بخەین ئەوە پێچی هەندێک کەس بیاوێت بە کۆبوونەوەکە تێک بدات بۆی ئاراستەی ئامانجە پیرۆزەکەی ئێمەوەی مەبەستمانەوەی بۆی کۆبووینەوە نەگات و چۆنەڵی مماتەڵە باز لەوە دەکەی کەندێکیان بەس بۆ سەرشاشەکان قسە دەکەن خۆتان بۆم لە کاری پەرلەمانی بۆ نمونە بەداچوونی کاروباری هاوڵاتیانە کۆبوونەوەی لیژنەکانە بەشداری دانیشتەکانی پەرلەمانە گفتوگوی حکومەتە ئەو وەرکانتان جێبەجێ کردو خۆتان یا خۆتان هەر قسەکردنەکەی ئێمە الحەمدلله ئەم جارە کەیتر ئەو ئەنیستیتوتی پێی کە خستیە ڕوو غیابمان نەبووە زۆربەی هەرە زۆریمان غیابمان لە کۆبنەوەکانی پەرلەمانە نەبووە لە دانیشتەکانی لە کۆبنەوەکانی لیژنەیە زۆرترین ئیسپاد و جوودمان هەبووە لە بەدواداچوونەکان لە پرسیار ئاراستەکردنی حکومەت لە چاودێری حکومەت دانیشتەکانی لیژنە دانیشتنی پەرلەمان یا داش ئاراستەکردن پرسیار ئاراستەکردن ئیشی پەرلەمانە ئەوەیە وەنیا بەدواداچوونی فەرمانگەکانی حکومەت هەموو ئەوانە ئێمە ئیشی پەرلەمانتار ئەوەیە چاودێریکردن و یاسادانان و چاودێری ئێمە بە زیادەوە تەحەداکەم وەکو خۆم و وەکو هەموو هاوڕێیانم لە فراکسیۆن هەریەکەمان بەقەی 10 پەرلەمانتار کاری کردووە پەرلەمانتار هەیە 7 مانگ نەهاتۆتە ناو کۆبوونەوەی پەرلەمانەوە پەرلەمانتارم پێشک دێت تا ئێستا لە کۆبوونەوەی لیژنە نەبینراوە پەرلەمانتار هەیە بۆ ئیعلام بۆ ڕیکلام بۆ خۆدەرخستن پێچێ فەوزایەک بنێتەوە لە هۆڵی پەرلەمانە بەڵام نە لە کۆبوونەوەی لیژنەکان ئابینرێ نە بە دوواداچوونێکەکە نەکارێکی هاوڵاتیانەکو پێی جێبەجێکە پێچێ لە ژاوژاوی سەرشەقام و قاعی پەرلەمانە هەبێ بەڵام لە مەیدانی ئەمەلا لەو ئیشە ئیداریانە و لەو ئیشە ضروريانەی کە لە چوارچەوەی کاری پەرلەمانیدا بە پەیڕۆ بۆ دیاریکراوی کە ئەنجامی بدا نەیکردو بەڵام تەحەداکەم هەر حەو پەرلەمانتار ئەندام پەرلەمانتارەکانی ئێمە ئیسپات و جوودی باشیان لە لیژنەکانە هەیە و هەموو گرفتێکی هاوڵاتیان کە ڕوبەڕوومان بێتەوە بەدەمیەوە سوپاسەکەم کاک لوقمان سەبارەت بە نووسینەوەی دەستور پێ وایە بەم زوانە نووسینەوەکەی دەستور جێبەجێ بکرێەوە باز دەکرێتە 18 مانگە و 17 مانگی ئەم مانگە بڵێن تێبینی لایەنەکان بدرێ و لیژنەکە پێک بێنرێ و سەبارەت بە یاسای هەڵبژاردنیش پێرەچی هەموار بکرێتەوە بڵێ بکرێت بە چەند بازنە یا خوتەریەک بازنە دەبێ ئەوەندەی واگەدار بن سەبارەت بە دەستور خۆتان نەزان دەستور ڕەهەندێکی نیشتیمانی هەیە و ڕەهەندێکی دیسان سیاسیشی هەیەەوە دەستورە بێ زامنی یەکڕیزی و یەکخستنی ناوماڵی کورد بێ و دەستور پەیوەندیدار نییە بەتەنها بە فراکسیۆنەکانی ناو پەرلەمان پەیوەندیدارە بە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تەواوی و هێزە سیاسیانەی کە فرسەتیان نەبوو بێنە ناو پەرلەمان بۆی بابەتی دەستور بابەتێکی هەستیارە ئەمە بێت لە دەروی پەرلەمانیش هێزە سیاسەکان تەوافقی لەسەر بکەن و ڕێکەوتنی لەسەر بکرێت و نابێ بابەتی دەستور تێکرد بە بابەتی هەڵبژاردن بکرێت و نابێ بیر لەوە بکرێتەوە لە هەڵبژاردننی داهاتووری دەستور بخرێتە بابەتی با بڵێن ڕاپرسیەوە چونکە دەستور ڕەنگە هەموو هێزە سیاسەکان وا پێویست بکە کە بانگەشەی بۆ بکەن ڕێکلامی بۆ بکەن پشتیوانی پێ بکەن لە حاڵەتشدا کە ئێمە چێنێ ناو هەڵبژاردن خۆتان نەزانن بە بارگژێ دۆخێکی ململانەی هێزە سیاسیەکان داچین بۆیە من پێم وایە نابێ پەلە لە دەستوری هەرێمی کوردستان بکرێت و کۆمەڵێک پرسی گرنگتر هەیە ئەوی کە پەیوەندیدارە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە خۆ دەستورە بێ لە حاڵەتێکدا هەرێمی کوردستان مافی خۆیتی دەستوری هەبێ بەڵام کۆمەڵێک پرسی تر هەیە پرسی چاکسازی پرسی دابینکردنی موسا پرسی خزمەت گوزاری گشتی ئەمانە ڕەنگە گرنگتر بن بەڵام
بۆ پرسی دەستوریشە بێ سازانی لەسەر بکرێ مە ڕای خۆمان داوە پێشووتر بۆ سەرۆکایەتی پەرلەمان سەبارەت بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی هەرێمی کوردستانی مە لەگەڵەوەی هەرێمی کوردستان کۆمیسیۆنێکی خۆی هەیە بەڵام ئەم کۆمیسیە دەبی زامنی با بڵێن هەڵبژارنێکی پاک و بێگەرد بکرێەوە هێزێکی سیاسی ئەگەر چاوی لەوە بێ زۆرینەیەکی پەرلەمانی هەیە ئەبێ ئەم زۆرینەوە ڕنگدانەوەی لەسەر کۆمیسیۆنی شەبێ من پێم وایە لەسەر ئەم پرسە ئەبێ بوەستین و هێزە سیاسیەکان باسانی ناسنە ژێرباری ئەمە بۆیە کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان ئێمە لەگەڵ ئەوەینە بۆ بەڵام ئەبێ با بڵێن ئەم کۆمیسیۆنە زامنی جۆرێک بێلایەنی بکە و زامنی هەڵبژارنێکی پاک و بێگەردیش بکات ئەوە لەلایەک لەلایەشتر بۆ هەمواری یاسای هەڵبژاردن بێگومان ئێمە تێبینیمان لەسەر یاسای هەڵبژاردن هەیە تەسەوڕەکەم هێزە سیاسەکانی تریشە بێ هێشتا زووە ئێمە قسە و باس لەسەر ئەمە بکەین چونکە تا ئێستا ئێمە تێڕوانینی فراکسیۆنەکان و هێزە سیاسەکانی تر نازانین لەسەر یاسای هەڵبژاردن بێگومانە بێ ئەم هێزە فراکسیۆنانە پرسی حیزبەکانی خۆیان بکان ڕای سەرکردایەتی حیزبەکەی خۆیان وەربگرن لەسەر هەڵبژاردنایە بە ئالێتە کۆنەکە بکرێ یاخود بە چەند بازنەیەک بکرێ وایە ئەم هەڵبژاردنەی داهاتوو تەواو کراوە بێ بەشێک لە هێزە سیاسیەکان داوا ئەکەن کە با بڵێن هەڵبژاردننی داهاتوو جۆرێک بەرەو با بڵێن ئەگەر سیستەمی تەواو داخراویش نەچین بەرەو سیستەمی تێکەڵاو بچین کە ڕەنگە بۆ هەلومەرزی ئێستای هەرێمی کوردستان گونجاو بێ یاخود هەرێمی کوردستان دابەشی چەند بازنەیەک و کسیمانە هەموو با بڵێن ئەگەرن لە پێشمان و دوای ئەوەی کە ڕاوێژەکەین ئەبێ ڕابدەینەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەڵێ ئەگەر چەند پرسیارێک بە کورتی وەڵام بدەیتەوە سەبارەت بە مەسەلەی موچەکە ئێستا موچە بەستی دابەش دەکرێت باز لە نەگەێرانەوەی داهات دەکرێت بە تایبەتی وەزیر دارایی باسی کردو کە وەکو پێویست لە سنووری سلێمانی کۆ ناکرێتەوە هۆکارەکەی چییە و بۆچی ئەگەر وایە ئیشێتی لەو منتقەیە بڵێن داهاتەکە نانێرێتەوە ئەزانی نا پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی وە نیە خۆتان نەزانن داهاتی سەرەکی لە هەرێمی کوردستان داهاتی نەوتە من لە دوادانیشتنی پەرلەمانی کوردستانیشەوە پرسەمان خستە ڕوو نەوت نرخی نەوت بە $40 بوو 300 ملیۆن دلارە گەڕاوە خەزانەی وەزارەتی دارایی نرخی نەوت بە $85 بوو هەر 300 ملیۆن دلارە گاتە خەزانەی وەزارەتی دارایی بۆیە بە وەزیری دارایی لەسەر با بڵێن ئەم پرسانە قسە بکە بێ لەسەر خاڵی جەوهەری قسە بکە خۆتان نەزانن لە سنوورەکان ماوەیەکە لە سنووری مەرزی پەرویزخان شۆفێران و بار هەڵگرەکان مانگمانیان گر بۆ ئەمە داهات کەمە بێتەوە داهاتی تیجاری با بڵێن مەرزەکان کە بازرگانیە لە مانجێک بۆ مانجێکەوە ئەگۆڕێ و باج و ڕسوماتی ناوخۆش بە هەمان شێوە بۆیە ئەمە نابێتە مای ئەوەی کە ئێمە بڵێن لە شارێک لەو شارەی داهات زۆرە و کاتم و چادەین ئەمە پێم وایە وەزیری دارایی ئەوێ خۆی لە بەرپرسیارەتی ڕاستەقینەکە بتزێتەوە کابێ لەسەر مەلەفی نەوت قسەی جددی بکە ئێمە لەگەڵ ئەوین مەناعەتیەوەمان نییە لەسەر داهاتی سنوورەکانیش گفتوگۆ بکرێت چکە داهاتی سنوورەکان بێک دێ لە داهاتی برایم خەلیل حاجەمەران باشماخ پەرویزخان زائیدەن ئەو خاڵە سنوورە لاوەچیانی کە ترکە هەن کە بە هەمویان وازبە کە داهاتی تەواویان بگەڕێتەوە خەزانەی وەزارەتی دارایی بەڵام داهاتی سەرەکی نەوتە پرسی نەوت پرسێکی گرنگ و هەستیارە ئەمڕۆ نەوت لە سەروی $80 کە چێبینین داهاتر 300 ملیۆن دلار ئەمە سعرە مەتەڵا کە سەری دێ لێ دەرناچێ وەزیری داراییش لە بەرامبەر ئەم پرسە بێدەنگە لە جیاتی بێ قسە لەسەر پرسی داهاتی نەوت بکە بۆ خۆت زیینەوە لە بابەتە سەرەکیەکە دی خۆی بە بابەتی مەرزی پەرویزخان یاخود باشماخەوە مژغوڵەکە ئێمە لەگەڵ ئەوەینا لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان داوامان کردووە لیژنەیەکی تایبەت سەردانی هەموو مەرزەکان هەموو دەواازەکان هەموو با بڵێن سنوورەکان بکات کۆی داهاتەکانەگە بەبێ بگەڕێتەوە خەزانەی وەزارەتی دارایی ئێمە ئەومان نەشاردۆتەوە پێداگریش لەسەرەکەین بەڵام لە مانجێک بۆ مانجێکەوە داهاتی ناوخۆی خۆتان نزانن بەرزی و نزمی تێکەوێ بەڵام ئەو داهاتەی کە لەسەری بوەستین و دیار نییە داهاتی نەوتە باشە بە کورتی ئەگەر وەڵام دەچم پرسێ بەڵام ئەگەر وانی بۆچی تیمی حکوومەتتان بێدەنگن هەم لەبەرەوەی کە وەزیری دارایی دەڵێ داهاتەکە ناگەرێتەوە تیمی حکوومەتتان وەڵامی نییە یاخود لەبارەی نەوتەکەش بارەی داهاتی نەوتەکە تیمی حکوومەتی وەش قسەیەکی نییە ئەزانی چۆنە ئێمە پێم وایە فراکسیۆنەکەمان لە پەرلەمان قسەی جددیمان کردو ئێمە نامانەوێ بچینە ناو بابەتی وەڵام و وەڵامدانەوە وەزیری دارایی بۆ خۆ دزینەوە لە بابەتە سەرچەکە بە مەرزی با بڵێن مەرزەکانی سنوورەکانی سلێمانی ئەو با بڵێن ناوچانەی وەگرتووە زیاتر من پێم وایە ئەگەر وەزیری دارایی کۆی داهاتی برایم خەلیل کۆی داهاتی حاجۆمەران کۆی داهاتی نەوت ئەگەرێتەوە بۆ خەزانەی وەزارەتی دارایی با ڕازگۆیانە قسە بکات ئێمە لەگەڵ ئەوە نینە پشتیوانی لە خەڵکی گەندەڵ بکرێت کەسێک لە ژێر سای و سێبەری یەکێتی نیشتیمانی هەر هێزێکی سیاسی ئێمە بەشباڵی خۆمان وەکو حیزبی خۆمان لێ مەسئولین بیەوێ گەندەڵی بکە ئێمە خۆمان لێ قبوڵ ناکەین
بەڵام لە ڕاستیدا دوا لێدوانی وەزیری دارایی پاساوێکی نامەنتەق بوو نامەحقول بوو بۆ ئەوەی کە موچە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابەش نەکە. ئێمە لە ئەندامانی پەرلەمان بە پێی بە دوواداچوونەکانی خۆمان هەرێمی کوردستان وەزارەتی دارایی داهاتی پێویستی لەبەردەستە بۆ دابشکردنی موچە، بۆیە ئەم پاساوە پاساوێک بوو لە شوێنی خۆی. زۆر بە کورتیوەکو دووەپرسیار سەبارەت بە شەفافیەت وتەبێژ حکومەت ئەمڕۆ دەیوت داهات شەفافە خەرجی شەفافە دەمەوێت بە ڕاشکاوی پێم بڵێ بەڕێز جێگری سەرۆکی فراکسیۆنێکێتی نەزان داهات هێرێم چەندە خەرجەکەی چەندە لیستی موچەم و مانگێک چەندە بە کورتی بێ سوپاس دەکەم. تاکو ئێستا بودجە نهاتۆتە پەرلەمان تەنانەت حساباتی ختامیش نهاتۆتە پەرلەمانی کوردستان، بەڵام بەپێی بە دوواداچوونەکانی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی پێویستی لەبەردەستە بۆ ئەوی موچە لە کاتی خۆی بداوە خزمەتگوزاریش پێشکەش بە شار و شارۆچکەکان بکە. ئەگەر بڵین داهاتیش لە هەرێمی کوردستان تەواو شەفافە، منە پرسم داهاتی نەوت لەکوێ شەفافە. لە وەزیری دارایی بپرسە بزانم داهاتی نەوت تەواوی داهاتەگەڕێتەوە بۆ خەزانەی وەزارەتی دارایی، بۆیە داهات شەفاف نییە لە هەرێمی کوردستانەوە ئەو داهاتە بە تەواوی کۆ ناکرێتەوە و نیەتێکی جددی چاکسازیش نابینین بۆ ئەوی بتوانێت چاکسازی ڕاستەقینە لە داهاتەکان بکەوە لە سەروی هەمووشیانەوە داهاتی نەوت. سپاس دەکەم بەدرخان کاتم زۆر کەم بە سەبارەت بە داهاتیش داهات شەفافنێ لایەوە و سەبارەت بە سستی دابشکردنی موچەش کاڵوقمان دەڵێت داهاتەیە بۆ موچاوە بە سستی دابش دەکرێت. والله جامە گەڕێتەوە بێ پلانی حکومەت کاک حەکیم طبعا وەکو کە برای بەڕێزم کاڵوقمانی شاری پێدا سێری داهاتی نەوت ئەەکەی آخر گەیشتە $80 کە بە بەردەوامی هەر حکومت باسی قەیرانەکە سەیری داهاتی خاڵە سنووریەکانەکەی هەر باسی داهاتەکە سەیری ئەو داهاتە زۆرێکە لە بۆ منە هات و چۆ باج و ڕسومات و هەموو ئەوانە بەپی بە دوواداچوونەکانی ئێمە بەپی بە دوواداچوونەکانی ئێمە حکومت ئێستا لە قەیراندا نییە بەس تەنها قەیرانی بەڕێوەبردنی هەیە بەتەکید قەیرانی بەڕێوەبردنەوە قەیرانی وەشۆڕبوونەوەی گەندەڵی بەناو هەموو دام و دەستگاکانیدا بۆیە کە حکومەت پلانینە کاتێک بۆ نمونە دەستوپێی پەرلەمانی ئەو ڕۆژە بەسکەوتی کاتێک پرۆژە یاسا ڕەهەندی دارایی هەبوو ڕەهەندی دارایی ئەوە ئەبێتە حکومەت پاشان بچێتەوە بۆ پەرلەمان. ئێمە تاسا 26 پرۆژە یاسامان ئاراسی سەرۆکایەتی پەرلەمان کردووە. چەند پرۆژە یاسایەکی کەممان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. یەکێک لە پرۆژە یاساکان خۆی کە بردووماتە لای سەرۆکی پەرلەمان سەرسام بووە پێی بە گرنگی و ضرورەتی پرۆژە یاساکان، بەڵام تاسا نەخراتە بەرنامەکە. یەکێک لە پرۆژە یاساکان کە ساڵێکە ڕووباخان ئیشی لەسەرەکە لەسەر ڕخساندنی هەلی کار بۆ کەرتی تایبەت. ئێمە ئەم پرۆژە یاسامە ناردووە لە بەرەو ڕەهەندی دارایی هەیە بۆ حکومەت کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. کاتێکە حکومەت گەڕاوێتیەوە هەر هەمان پرۆژە یاسای ئێمەیە بە هەمان میکانیزم و سیستەم و بڕگە و بابەتەوە ناردوێتەوە تەنها ڕێژەکەی گۆڕیوە. ئێمە وتومانە بێ لە 175 کرێکاری خۆماڵی بێ ئەم هاتووە لێرە کردێتی بە لە 150. بۆیە لێرەدا من دەڵم قەیران نییە داهات شەفاف نییە وەکو لوقماتی حساباتی ختامی نایە بودجە نایەتە پەرلەمانەمە خۆی گرفتێکی گەورەیە کەواتە بە هەموو بە دوواداچوونەکان بە هەموو تەحلیلەکان بەڕاستی حکومەت لە قەیرانی داراییدا نییە بەپێی هەموو قەیرانی قەیرانی بەڕێوەبردن ئەزانی چی بەدەل لە قەیرانی بەڕێوەبردنیش بۆ نمونە سیستمی بەهامەتری قەرار نەبوو ئەو 200,000 بندیوار و شەهیدی وەهمی و خانەنشینی ئەوەی کە فیشەکێکی نەتەقاندووە بە پلە باڵا خاوەن موچەی نایاسایە و دوو موچە و سێ موچە تا ئێستا ئێمە لە سەرچاوی باوەڕپێکرا بە دوواداچوونمان بۆ کردووە ئەو تەنانەت 200,000 بندیوارە کەلا براوە خراوەتەوە جێگەی خۆی بۆیە قەیرانی دارایی هەتا ئەو گەندەڵی شۆڕ ببێتەوە چارەسەر ناکرێت بە بەردەوامیش ئەم کابینێ حکومەتە لە گەندەڵی بەڕاستی لە هەڵکشانی گەندەڵیدا فەشەلیشی هێناوە بۆیە ئومێد دەکەین بە زووترین کات هەڵبژاردننی پێشوەختە بکرێ و کابینەی نوێ تەشکیل. زۆر سپاس بۆ بەڕێزان بەدیرە ئیسماعیل پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ دادگەری هەروەها لاورێرەوە لوقمان وەردی جێگی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی. سپاس بۆ بینێرانی بەڕێز، سپاس بۆ هاوکاران، خواتان لەگەڵ.